برز ابن القيم رضا رحمة خوي لبين لكتابي الداء والدواء بو أسايشي روحمان هوار من ليك كتوشي عشق نبن چونك عشق أزراري زور زور وأجر خوا جل جلاله لنصرف عنه السوء بقوري خوي خرابي مسائل عشق بسر إنسان ولا نبا زؤر زحمة إنسان نجاتي ببلا داء نخوشي ودردي عشق كومال الزري زور قوريه إنسان أقل زر كان تيبا فكري كميك آسودي الريتي أكا وكميك شفاي بودي لداء عشق أفرمي أضرار العشق زركاني عشق تشين ومن المعلوم أنه ليس في عشق الصور مصلحة دينية ولا دنيوية معلومة لا يهمك سيكي عاقلك عشقي وينكاني أمنا لأني عشق الصور أفرمي مصلحتك ديني مصلحتك دنيوي شيء يعني مصلحة دينك دي قد أدي بهيش وازك إنسانك أو دل الصافين نابك لقل خوي بيواندك تشويش بدلك دروسك دنيا يكش أنواع جوري بلا ومصيبة رويتيك أفرمي مفسدتي دينيك ودنياك أضعاف ما يقدر فيه من المصلحة احتمال إنسان بلا جوري مصلحتك بشوكي تيا دوكز احتمال بغن بيك كحالتك زور كما يعني أما اگر هر بداتا وریگرین او کسانی که ابن عاشقی یکتر چنی کن بو یکتر ابن يعني اگر دیقتان دابه رمزی عشق بریتی لچی دل کتیری کی لدرابه يعني السرتاكي بريتي لشي لإيش وآزار بويا زوريني كاد مسائل عشق سركوتو نابه وأجر قدرا دانيكيش سركوتو بيه أفرمي أنواع جوري مصيبة لبنايا هيا أحدها الاشتغال بحب المخلوق يكيق لزرر كان بريتي لويك إنسان مشغول أبي بحب مخلوقات إخوة وباسي أو أكا أقايل رب العالمين نامن إما أو حب خوشويسيك لناخمنا هيا أقر بيدين بخدا جل جلاله زورق لمخلوقات كان إخوة هرهم يدستبر أبي أبو بلام أجر نيدين بخدا جل جلاله زور كاري جورا لدس أدين شكا إما دلكان جاقي دو محبوبي بيك ولا يك أستاتيا جاقا نابتو بي مخلوقاتك خوش بيت لقل خالقا بيك ويك ناقرن بوي أفرمي زور كات لذكري خوا لمحبتي خوا إنسان دور أكيتو بهوي عشق وكا أفرته وبياوة بياوة وأفرته ويكون السلطان والغلبة له زورينيكا سلطان وغلبة بو أو محبة خوشويسي السادية كهيتي بو مخلوق إلى مخلوقات إخوة أما الزرية كما كوابو ضل توشي تشويش أبي مشغول أبي كاتك وإنسان عاشق أبي دوهم عذاب قلبه له إنسان توشي نخوشي ضل أبي ضلي آزار أتجيب مسألة عشق فإن من أحب شيئا غير الله عذب به ولا بد أما يا سايك هركسك شتيكي غيري خوا خوش ويز برو الدرجة ألوهيته أو أنا رجت عبداتي أو اشتبك إلا بخدي أو اشتخوا عقوبة أدا يعني تصورك سيدنا إبراهيم عليه السلام إسماعيل زور خوشي خواب إسماعيل عذابي أدا أبي إسماعيل سربر عذابي بو أدا يعقوب عليه السلام يوسفي زور خوشي خواب يوسف عقوبة أدا ليه دور خاطر لما سلي عشقي صورة لما سلي عشقي صورة كاتك عاشق بوي بشتك ضلت شتيكي قد بخدي أوشتا خواي قور عقوبة أدا أفرمي لابد أما أوهايا شاعر وتويتي فما في الأرض أشقى من محبي
لەسەر زەویە هیچ کەس نییە شەقیتر بێ و بێ کەڵکتر بێ لەو کەسێک کە محبە و عاشقە وئین وەجد الهەوا حلو المەذاقی با هەوا و ئارەزۆکەشی کەمێک چێژی دابێتێ بەڵام هەموو کاتێک تۆ بە گریانەوە ئەیبینی کاتێک کە بە خۆشەویستەکەی ئەگە ئەگری ئەترسێ لێی جیابێتەوە کاتێکیش کە جیابنەوە هەر ئەگری بە هەردوو سەرا هەر غەم و خەفەت پێی ئەگە هەر ناڕەحەتە پێی ناگە هەر ناڕەحەتە ئەفەرمێ عیشق ئەگەر چی ساحیبەکەشی کەمێک چێژ وەرگرێ بەڵام عەذابێکی زۆر بە شدەت لە بەرامبەریا وەرئەگرێ کەوابوو عشق لەگەڵ ئەوەی دڵت تەشویش دارەکات و غافڵە ئەکا لەخوا هەر عشقیش عەذابێکی دڵت ئەدا عەذابێکی قورس زۆر کات ئەبێ مەسەلەن ئەبینی گەنجێک ئافرەتێکی خۆشەوێ خوا عەقوبە ئەدا بۆ ئافرەت يعني تصور أكيد جاري وهي أمدو كسبيكيش أكن لمالك إنجا مشاكل أنواع وأشكال دروسة دي أنجار كسيك يشي خوي قرفتي خوي كباسكن يجو أقرم سيركم أمدو كسا لخوشويستي زوريان بو يكتري عقوبة يكتري دن يعني بو بينو تانا دائما جنو ميرد شد لا يكتر قبولنا كان لخلقي قبولا كان يعني جاري وهي جنو ميرد شر يعني بيه پیاوەکە قسەی معقولەکە ژنەکە گوێ لێ ناگرێت کەچی کەسێکی خارجی هەمان ئەو قسەی پیاوەکە قبوڵیەکە پێی تەواوە ئەڵێ تەواو هۆکارەکەی چییە ئەم دوو کەسە کە یەکتریان زۆر خۆشەوێ وهای لێ هاتووە هیچ شتێک لە یەکتری قبول ناکەن ئەدنا بچووکترین غەڵەت قبول ناکەن بۆیە ئەبینی جاری وا هەیە پیا و ئەدنە غەڵەت لە خێزانەکەی ببینێ زۆر بەلایەوە ئەستەم و قورسە بۆ چونکە زۆری خۆشە و ئافرەتیش بە هەمان شێوەز يعني جاري وهي شتانێکی زۆر بەسیط لە ماڵەوە ئەبێتە شەڕێکی زۆر قورس هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەو مەسەلەی مەحەبەت و خۆشەویستیە کە لەو نێوانە هەیە من جاری وا هەیە دوو کەزیان شەڕێن بۆ گەیشتوتە تەلاق لەسەر چایە لێنێ چایە لێ منێ بەتخوا چابایی ئەوەیە بەڵام نە هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە ئەوەندە یەکتریان خۆشەوێ ئەم بڕوای وەها نییە کە ئەگەر بڵێت چایە بێنە ئەو تەخیریکە ئەوش بڕوای وەها نییە کە مێردەکەی لەسەر چای لێ تووڕەبێ بۆیە زۆر تەبیعی سەرەکەی چایەک ئەبێتە گرفتی ماڵێ زۆر شتی تر جاری وهەکەن تەسەورەکەن لەکوێ پێڵاودا بکەندرێ لەسەرەوە بێتە شەڕێکی گەورە لە ماڵێک پێڵاوەکان لێرە دانن نەخێ لێرە داینێ فرش چۆنی ڕاخێن بەم سەرێ ئەوە سەرە بێتە شەڕ ئەو هۆکارەکەی چییانی هۆکارەکەی ئەوەیە کە ئەم دوو کەسە لە ئاستێکی مەحەبەتی زۆر قەویان من هەمیشە ئەو کەسانێکیان شەڕەکەن لەگەڵ یەکترە لە پشتی شەڕەکەیانەوە ئەو خۆشەویستیە بەهێزە ئەخوێنمەوە کە نازانن چۆن مامەڵەی لەگەڵا بکە بۆ یەکێک لە عقوبەکانی عیشق وەتایەتی لە حەرامە بریتیە لەو ئازارەی کە دڵ ئەیچەژی ئەو ناڕەحەتەی کە دڵ ئەیبینێ چونکە بە هیچ شێوازێ ئەدنەشت لە یەکتری قبوڵ ناکە یەکسەر لە بەرامبەر یەکتر هەڵ ئەچن عاجزە بن لە یەکتر و هەندێک جار کە بە یەکتر ناگەن ئەبێتە ئازارێکی زۆر زەحمەت لە دڵی هەردوو لایەنە سێهەم سبحان الله دڵ خوای گەورە لە قەفەزەی سنگی ئینسان خۆیان دروستی کردووە بۆی خۆی خاوەنی بێ خۆی بڕیاردەری خۆی بێ لە مەسەلەی عشقا ئینسان خۆی بڕیاردەری خۆی نییە بەرامبەرەکەی بڕیاری بۆ ئەدا أن قلبه أسير قبضة غيره يسومه الهواء ئەفەرمێت دڵەکەی ئەسیری دەسی کەسێکی ترە کەسەکەی تر ئەم ئەجوڵێن جاری وهەیە مەسەن سێرەکەی دایکێک سێرەکە بەهۆی خێزانەکە و کوڕەکەی خۆی لەدەست ئەدا بۆ چونکە دڵی کوڕەکە لای خۆی نییە لای بەرامبەرەکەی ئەو ئەیجوڵێن یەکێک لە بابەتەکانی خەتەری عیشق ئەوەیە کە یەکێک لە بابەتەکانی خەتەری عیشق یعنی بریتیە لەوەی کە ئەم دڵیتر دڵی خۆت نەما کەسێکتر خاوەنێتی کە کەسێکتر خاوەنی بوو هەر شتێ خوای گەورە بە خۆتی دا دیارە تۆ شایستەی ئەم شتەی مەی دەرەدەست کەسێکی تر زۆر کار ئەبینم پیاوێک مەسەن تەلاقە خۆ لە خێزانی ئەڵێ نەچی بۆ ئەو شوێنە یا ئەو ئیشە نەکەی یا سەلام لە فڵان کەس نەکەی هەموو جارێ ئەڵێ مەڵام زۆر سێرە بەلامەوە ئەم پیاوە
ئاستی خۆی دا ئەبەزێنێ چۆن دا ئەبەزێنێ خوا بە گەورەی خۆی تەلاقی پێداوە ئەم تەلاقەکەی بە بەلەشداوە بە خێزانی ئەو کاتە تەلاقی ئەخایان نایخە مەیلی خۆیەتی قسە بکە ئەکەوێ قسە نەکە ناکە بڕۆ ئەکەوێ نەڕۆ ناکە مەسەلەی دڵیش ئینسان هەتا لە لای خۆی بێ خۆی خاوەنێتی بەڵام کە عشقی لەگەڵ کەسێکا بۆ دروست بوو زەڕێک لە زەڕەکان و خراپەی لە خراپەکانی ئەوەیە کە ئیتر خۆی خاوەنی دڵەکەی نییە بەڵام لەبەر ئەوەی وەکو سەرخۆش وایە ئاگەی لەمە نییە کە دڵەکەی بەدەستی خەڵکە ئەی تەسەور ئەکەن بە دەموچاو تێکچوونێک کە بەرامبەرەکەی دەموچاوی تێکەدا بەرامبەری ئەم وەزعی لێرەوە تێکەچی ئەوە کارەکەی ئەوەیە کە دڵەکە لای خۆی نییە بەڵام نازانێت کە دڵەکە لای خۆی نییە هەندێک فەرمویانە بزەبت دڵەکەی وەکو چۆلەکەیەکی پێیت بەدەستی مناڵەوە ئەیتر مناڵەکان چۆن یاری پێەکەن لەوە ئەچێت ئەم چۆلەکەی بە ئاسانی مناڵەکان بێن بیبن تەڕیکەن وشکیکەنەوە بیهێنن بەبیرمە مناڵ بووین دوو کۆتری بچووکمان گرتە بوو ئەمانویست خزمەتیان کەین سێ چوار مناڵ بووین گیرمان خۆر بە دەستیان کاکە ئاویان نەئەخوارد ئەو هەرچیمانە کرد ئەومانەکە بە سەریانە ئەومانەکە بە قوڕیانە فایدەی نەبوو لە ئەخیرا ئێمە ڕۆشتین تا هاتینەوە سێرەکەین ئێمە ئەوەندە خەریک بوون ئاویان بدەینەوە پەرداخمانە هێناوە آخر فەقیر لە پەرداخە چۆن ئاوە هەتا هاتینەوە ماسە محەممەدی برام ئەو کاتە مناڵ بوو هەردووکیانی خستوە ناو پەرداخەکەەوە کەپسی کردبوو کە هاتی ئەمسێ هەردووکیانی تەواو کردەوە گوسێتی ئاویان بات ئەی کاکە بزەبت ئەو کەسێک کە تووشە عشق بێ ئەبەم شێوازە دڵەکەی لای خۆی کەسێکی تر یاری پێەکە احتیمالە ئەویش لە خۆشەویستی خۆیان نەزانێت چۆن مامەڵی لەگەڵاکە دڵەکەی بکوژێت چوارەم هەرچی مەساڵحی دینی و دنیاوی ئینسان هەیە ئەم ئینسانە مەشغوڵ ئەبێ ئاگای لە خۆی نامێت ئاگای لێ نامێنێ یعنی تۆ تەسەورکەن ئینسان جاری وا هەیە عاشق ئەبێ بەم فەیسبووکەکەی یا بە یوتیوبەکەی یا بە هەر شتێک لەم بابەتانە ئینستاگرامەکەی هەر شتێک مەشغوڵ ئەبێ مەشغوڵ ئاگای لە خۆی نییە نە ڕۆژی هەیە نە شەوی هەیە نە کاتی ئیسراحەتی هەیە هیچ هەموو کاتەکانی لە خزمەت ئەوە سەرف خۆ کەسی عاشق تەسەور ئەکەن کە ئەچێتە سەر دوکانەکەی ئەوە شت بفرۆشێ لە دوکانەکان نییە بە جیسم لێرەیە بەڵام بەڕۆح هیچ بە دڵ ئاگای لە خۆی کە ئەچێتە ناو مەسەلەن دائیرەکەیەوە کار و کەسابەتەکەەوە هەر شوێنێکە ئەم کەسێکی بێ ئاگا بۆیە زەرر لە مەساڵحی دنیاوی خۆی ئەدا ئەیکە ئەچێتە ناو نوێژە و لە ناو دینە عینەن ئاگای لە خۆی نییە مەساڵحی دینی و دنیاوی ئەو کەسەکەوێتە خەتەرەوە دەی هیچ شتێکیش نییە بەلای ئەم کەسەوە کە هیچ شتێک نییە بە ئەندازی عاشق بوون مەساڵحی دینی و دنیاوی ئینسان فەوتێن هەموویە فەوتێن والله ئینسان مەساڵحی دینی دەستگیر نابێ هەتاوەکو دڵی کۆ نەکات ئێمە بۆچی چێژ لە ڕۆژوو وەرناگرین چێژ لە سەدەقە و خێر و خێرات وەرناگرین چێژ لە نوێژ و تاعەت وەرناگرین یعنی حتا قسەکردنمان بۆ خەڵک چێژی لێ وەرناگرین گوێگرتن لە وتارێکی ئاینی چێژی لێ وەرناگرین هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی شپرزی دڵمانە شپرزی دڵ ئەگەر دڵ جەم بوو ئەگەر دڵ تون خۆی گرتە بوو ئەو کاتە تەبیعی ئەم دڵە سەیطرەیەکی گەورە پێ ئەکە وها ئەکات کە دائیمە ئاگای لە خۆی نوێژەکەی ئەکە ئەم لەولا ناکات دڵی ئیمامی غەزالی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ زۆر کەس هەیە لەناو نوێژە لەناو نوێژەکە لەناو بازاڕەیە نوێژەکە لێرە الله ئەکبەر فعلا لەناو نوێژەیە بەس دڵی لەناو بازاڕەیە ئەڵێ کەسی واش هەیە لەناو بازاڕەیە و دڵی لەناو مزگەوتەیە ئەها رجل قلبه معلق بالمساجد ئەو پیاوە لە هەر شوێنە بێ دڵی هەر لە مزگەوتە چونکە دائیمە خەمی ئەوەیەتی نوێژەکەم تاعەتەکەم ناو مزگەوتەکەم بیری فکری لەوێ مەشغوڵی ئەوەیە بەس ئەمیتر لە ناو نوێژەکە بیری بازاڕەکەم کاسبیەکەم کەسابەتەکەم هیچ شتێک بە ئەندازی عشقی سووەر خەتەر نییە لەو کاتێ ئەتەوێت تاعەتی خوا جەل جەلال و جێبەجێەکەی ئەو کاتە وێناکان هەموو یەتەوە زەینت ئەو مشەوەشیە لە مێشکی توێ دروست ئەکات دڵە ساغ نییە تووشی ئەنواع جۆری ناڕەحەتیت ئەکا بۆیە مەساڵحی دنیاش بە هەمان شێوازە والله جاری وا هەیە ئەچیت چونکە
چونکە ئینسانی موسڵمان بەتایبەتی کاری دنیای کارێکی زۆر جوان و ڕۆشنە. بێنە پێش چاوی خۆتان وەسا دیوارێ بێنە پێش چاوی خۆتان لەبەرەوەی ئیشەکە و میهنەکەی خۆی خۆشێ چەند جوان ئیشەکە جێبەجێەکە بەیانی زوو لەسەر کارەکەی خۆی وەستاوە بلۆکی لەگە بلۆکیترا چیمەنتۆ لە بینە بە ئەندازیەک لەسەرەوە بۆ خوارەوەیەک ئەندازی وەسایەکی تریش گوێی لێ نییە لە ئیشەکەی خۆی جاری وا هەیە بینی دوو بلۆک سێرەکەی 5 سانتیم چیمەنتۆی تایە دانەی تریش 9 سانتیمی تایە باش ئەو نیشانەوەی ئیشەکەی خۆی خۆش نایە متقین نییە لە ئیشەکەیە چونکە ئیتقان زۆر گەورەیە یەکێک لەو شتانەی کە ئەبێتە سەبەبی دیوار تەقاندنی زۆر کە لە ماڵەکان ئێمە زوو دیوارەکان ئەتەقن هۆکاری ئەو چیمەنتۆ زۆرەیە کە دائەنرێ چونکە بۆی ڕێگنا بە چیمەنتۆ هەموو شتەکانی ڕێگەکاتەوە ئێمە زۆر گرنگە هەر یەکێکمان زۆر وریایانە لەم بابەتە مامەڵەکەین وەڵڵاهی مەساڵحی دینمان دنیامان نەفوتی لەبری ئەوەی مێشک و جیهن و هەموو شتێکی لای کارەکەی خۆی بێنە مێشکی لە شوێنێترە خەریکی ئیشێترە مەشغوڵە مشەوەشە بۆیە سیرەکەی زۆرێک لەو مەساڵحە دنیاویە گەورانەی کە ئەبێ دەستەبەریکا بۆ خۆی هەر هەمووی ئەفەوتێن. ئەفەرمی ئیمام ابن القەیم هەموو مەساڵحی دنیا تابع و شوێنکەوتەی مەساڵحی دینە بەخوا ئەو کەسەی مەساڵحی دینی کەوتە خەتەر مەساڵحی دنیاشیە کەوتە خەتەر. پێنجەم لە ئافاتەکان ئەفەرمێ ئافاتی دنیا و ئاخرەت زۆر بە سەریعی بەڵام موسیبەتی دنیاوی ئوخڕەوی و ئەو کەسانەیە کە عشاقی سوور ئاگر چۆن پەلاماری دارێکی وشکو و وشک بوو ئەدا و ئەیسوتێنێ بە هەمان شێواز ئاوا دنیا و ئاخرەتی ئەو کەسە ئەفەوتێن. هۆکارەکەی ئەمە چییە؟ دڵ هەر چەندێ نزیک ئەبێتەوە لە معشوقەکەی ئیتیصالی بە قووەت ئەبێ لەگەڵیا لە خوا جەلە جەلالوهو دوورەکەوێت. چەندێک لە معشوقەکەەوە نزیک بوو ئەوەنە لە خواوە دوور کەوتێتەوە و چەندێک لە خواوە نزیک کەوتە ئەوەنە لە معشوقەکەی دوورەکەوێتەوە. ئەفەرمێ هیچ ئافەتێکیش نییە لە ئینسانە سبحان الله بە ئەندازی دووری لە خوا ئافەتێکی خەتەر بێ ئەوەی کە هەمانە ئەو چێژانەی کە وەری ئەگرین هەمووی بەهۆی ئیتیصالەوە بەخوا نزیکی لە خوا جەلە جەلالوهو کە دوور کەوتینەوە زۆر شتی گەورە لەدەست ئەدێ. شەشەم دانە لە ئەو بەڵام موسیبەتانەی بەهۆی عشقەوە ڕوو ئەکەنە ئینسان ذهنی ئینسان و وەسواسی. هەندێک جار ئینسان مەیلەوشێتی لێت بۆیە زۆرێک لەو چیرۆک و داستانانە ئەبیستین کە کەسە عاشقەکە وەکو شێتی لێ هاتوو ئاگای لە خۆی نەبوو. یعنی هەندێک جار دایکێکیت شکات حاڵی کوڕەکەی ئەکات ئەڵێ ماوسا نان ناخوا قسە ناکە باشە لە مەجلیسا دوورە پەرێز ئەبێ چکە وردە وردە بێتە نەخۆشی نەفسی لەم کەسە یان کچەکە بە هەمان شێواز هۆکارەکەی ئەم دای عشقەیەکە تووشی ئەبێت. حوتم دانا هەندێک جار حاسەکانی لەدەست ئەدا سبحان الله یعنی کار لەوە دەرەچێت تووشی وەسواسی بیان هەندێک حاسەی لەدەست ئەدا چاوی نابینی گوێی نابیستێ. یعنی تەسەوورکەن ئینسان ئەگەر مێشکی مەشغوڵ بوو ئاوا جارێکیان لە کولی دەرسەوەتەوە تەڵەبەیەک ئاوا سەیریە کرد منش ئاوام کرد ئاگەی لە من نەبوو هەر سەیرێک تۆزە پێکەنیم هیچ تەڵەبەکان هەموو سەیریان کرد هیچ ئاواش وەساوت چاوی زەق زەق سەیری وریەک بە حسابی خۆی بە دڵ لای بدە. جا وەختی خۆی لە فەقیەتی ئەگەر کەسێک ئاوا مەسەن خەیاڵە شتێکی بکردە ئەنو جسمن لەدەینا ڕوحان لەدەیها ئەنی بە جسم لای ئێمە بە ڕۆح لای ئافرەتێک ئاگەی لە خۆی نیە کەس نەیەوەرە خەیاڵی بڕوە ماشە ئەوە چەند جارێک سبحان الله ئەم تەڵەبە هیچ تەڵەبەکان زۆر پێکەنین بە پێکەنی تەڵەبەکانە هۆشیاتەوە سێرێکی ئەم لەو لای کرد ئێجا زانی بۆ پێک ئەوش خۆی دەست کرد بە پێکەن ئەرەکا کە تۆ لەکوێ بە قوربان بەخوا ماوەسا هەندێک کێشەم هەیە کێشەش چییە؟ ئەم عاشق هەندێک حاسە لەدەست ئەدێ بینینەکە لەدەست ئەدێ بیستن لەدەست ئەدێ.
تصور کە جاری وهەیە میوانە دیێت تۆ لەبەرەوەی هەستت بە کاملی لای فلیمێک تەقەی دەرگای ئەگەر لە میوانەکە نیت گوێش لە تەقەکە نەبوو دوای میوانەکە ئەڵێ تەقەم لێدا ئەخی گوێم لێنەوە بۆ چونکە هەستی گوێەکە ڕۆشت بۆیە مەسایلی عیشق یەکێک لە دەردەکانی هەندێک لە حاسەکانی تۆ لە دەست ئەدەی حاسەی معنەوی حاسەی مادی لە دەستی ئەدەی ئەفەرمی هەندێک جار چاو گوێ زمان لە زمان ئەکەوێت کەسەکە عەرەب و توێیانە خۆشەویستیت بۆ شتێک کوێرت ئەکا کڕت ئەکا بەخوا جاری وایە چاوی دڵ کوێرەکە جاری وا هەیە گوێ باشە بیستنی نامێنێ و هەندێک جار وات لێیە ئیتر تۆ چاوت عیبی بەرامبەرەکە نابینێ هیچ عیبی نابین ئەمە جاری وا هەیە تەڵەبە دانیشتم لەگەڵیانە کێشەیەکی لە بابەتی عیشق و ئەوانە دانیشین ئەڵەم ڕۆڵە ئەو هەکە بۆم باسەکە ئەڵێ ژیانمان ئاوا بۆ لێوە دەستی پێکراوە جوانی کوێ لێگرم وەڵام دەی ڕۆڵە تۆ ئەزانی هەر لەمەی کە بۆ منە باس کرد تۆ ئەوەنە درۆی لەگەڵا کردی ناوەڵام ماسە کوڕێکی زۆر ڕازگوێ باشە تەسەوری وایە زۆر ڕازگوێ بۆ چونکە یعمی یوسم یعنی یوسم باشە گوێی کەڕەکە کاسی ئەکا چاوی نابێ هیچ تەوا حاسەکانی لە دەست ئەدا مادیەن و معنەویەن سبحان الله مسائلی نەبینینە عیبەکان لە مەسەلەی خۆشەویستیە زۆر سەیرە یعنی کەسێک جارێ مەسئولی حیزبێکی خۆشەیە یا حیزبێکی خۆشەیە تەواویتر چاوی بە هیچ شێوازێک خراپەیەوە حیزبە نابینی ئەگەر زوڵم لە خۆشیکە هەر نایبینی هەر لەوە حکمەتێکی تایە وەختی خۆی هەندێک کەسی حیزبیم ئەبینی زوزوو ئەنو قیادەی حەکیم ئەنو ئەم قیادە حەکیمە هەموو شتێکی ئاگا لێ قەدەری خوا وا بوو کارێکی خۆیان کەوتووە حکومەت بۆیان جێبەجێ نەئەکرا مش هەر زوزوو ئەموو بەخوا احتیمال لە قیادەی حەکیم بڕیاریاوێکە جێبەجێ نەکە ئەوان سوور ئەیانزانێ میشان کەسی سبحان الله حل لە پێش چاویان نەئەکەوت هەر بەلایەنەوە ئاسایی بوو ئەو زوڵمەشیان لێ بکرێت وە زوڵمەکەش فەتێکی زۆر بەردەوام بوو لە سەریان کەچی ئامادە نەبوون واز لە حیزبەکەیان بێن بۆ ئەوەیە کە حوبی شتێک چاوی کوێر کردو کە ئێمە باسی عشقەکەین زۆرینەی مێشمان بۆ لای مەسائلی ئافرەت و پیا و ئەڕوا وە زۆرینەش وهایە بەڵام عشقێکمان هەیە عشقی پارەیە جاری وایە ئینسان لەبەر پارە چاوی حیج نابینێ کوێرە بێ کەڕە بێ ئاگای لە خۆی نامێنێ جاری وایە نا عشق سوڵتە و سیادە و سیاسەت جاری وایە عشق نا کەسێکی دینیە کەسەکە تەواو خراپێ ئەو کەسە نابینێتەوە یعمی و یوسم کەڕ و کوێرە بێ لە ئاستی هەموو هەستەکانی لەدەست ئەدا ئێوە تەسەورەکەن کە ابن سینا ڕەحمەتی خۆی لێبێ کە باسی دای عشقەکات يعني یەکێک لە شتەکان کە بەسەریایەت یغمە عەلەیه ولا یەفیق ئەبورێتەوە نەک ئەوەی چاو لە دەست بدایە هەر لاشە لە دەست ئەدا ئەبورێتەوە وەکو مردوو تەواویتر نایەتەوە بە هۆش خۆیە هەرچی محاولەکەی نایەتەوە بە هۆش خۆیە ئەفەرمێ جاری وایە ئینسان لە سبحان الله لە دەرەوە ڕاستەوخۆ عیبی شتێک ئەبینێ ئەو کەسێک کە لە ناو ئیشەکەیە خۆی عیبەکە نابینێ زۆر کات کەسێکی ئەڵێ ماوەسا توخوا ئەوە موشکیلەیەکم هەیە بەس بتوا بینی خۆم و خۆ بێ جارێک بە بیرمە تەڵەبەیەک هاتووی کێشەیەکی هەبوو پێش ئەوەی تەڵەبەکە بگا وتبووی ڕقەمی ماوەسام بنێ چەند تەڵەبە تەلەفۆنیان بۆ کردن ماوەسا ئاگاو لێ بێ ئەوە ئاوایە ئەوە سیفاتەکانیان ئەوت هاتووی ماوەسا با کەس نەزانێ وەڵی من کوڕێکم خۆشەیە وتم چی کەس نەزانێ خۆ هەموو کولێکە زانیوێتی پێش تۆ 20 تەلەفۆنە بۆ هات کەوتیانەوە لەگەڵ فڵان کەسا پەیوەندی هەیە و بۆ شێوازە و ئەیە ڕۆماوەسەوتم ئەیە ڕۆی چی تەواو شتێک بەس لای خۆت پەنهانەگەنە لە عالەم هەموو دەرکەوت بۆیە یعنی سبحان الله خۆی عیبەکانی خۆش ئیدراکاتی نامێنێ هەستەکانی لەدەست ئەدا زیرەکیەکەی لەدەست ئەدا زۆر کە نمونە هێنەوە بۆ تەڵەبە بە کەڵەشێر ئەڵەم کەڵەشێر چەند وریا و زیتەڵ و زیرەکە خۆ ئاگاتان لێیە چی ئەکە کەی ئەتوانی بە ئاسانی بیگری ئەو کاتێک کە خەریکە ئەچێ بەسەر مریشکە تۆ بڕۆ چاوی نابینی هەستیشی نییە ڕەک ئەیگری بە ئاسانی وەڵاهی ئەو کەسەی کە عشقی سوورەتەکان تەئسیری لێ ئەکا ئیتر لە ئاستێکە ئەژی ئاگای لە خۆی نییە
ناتوانێ عیبەکانی خۆی بشارێتەوە. یەکێ لە حکمەتەکانی خوا لە ئینسانە ئەوەی ئینسان ئەتوانێ عیبەکانی خۆی بشارێتەوە، بەس ئەو کەسە ناتوانێ عیبەکانی خۆی بشارێتەوە. سبحان الله، بە ئاشکرا عیبەکانی دەرەکەون لە دوورەوە ئەبینرێ، بۆ هەستەکانی لەدەست ئەدا، ئەو تەرکیزە بە قووەتەی نامێنێت کە بتوانێت کۆنتڕۆڵی شتەکانی بکە. بۆیە عولەما فەرمویانە ئەو کەسەی کە داخل بە کوفر بوو دوای موسڵمان بووتەوە، ئەو کەسە باشترە لەو کەسێک کە تەنها بە موسڵمانەتی هێناوێتی ژیانی، بۆ چونکە ئەوە کوفری بە باشی ناسیوە، لەو سەریەوەیەتەوە. بۆیە سێرەکەی فکرەی کوفر، شەهەواتی کوفر هیچ تەسیری لێ ناکە، چونکە خۆی گەیشتوتە ئەو سەر و هاتوتەوە. ڕەحمەتی خوا لە سيدنا عمر كوري خطاب برضا ورحمة إخوة بسرية داء ببارئ كذلك من عائشة فرمي إذا ذكر عمر طاب المجلس، هر أو اندباسي إمام عمر كرا مجلس خوشبه. أفرمي إنما تنتقض عرى الإسلام عروة إذا ولد في الإسلام من لا يعرف الجاهلية. أفرمي كي قري إسلام هرهم يهلا وشيته وأكريته والله أو كاتيك خلقانك هرب مسلمان إلا دائك أبن قوري أبن نازانن گەورەی ئەم ئیسلامە چێ لەناو جاهلیەتە نەژیاون تا بزانن چەند مهمە ئیسلام. ئەفەرمێ لەسەر دەستی ئەمانە ئیسلام مەفوتی. بۆیە ئێستا سەیرەکەی کەسێکی ئەوروپی کە ئیمانە هێنێ بە ڕۆح و دڵ ئیمانە هێنێ، چونکە جاهلیەتی ناسیو، کافریەتی ناسیو. کەسە ئیماندارەکەی خۆشمان سەیرەکەی سستی ئەکە. جارێک کەسێکی هاواری موسڵمان بوو، هەندێک بەلایەوە زۆر عەجایب ئەی ماسا زۆر سەیرە بەلامەوە، خەڵک هەموو ڕۆژێ بە ڕۆژوو نابێ. باشە خۆ کەس زۆریان لێ ناکە بۆ بە ڕۆژوو نابن، چۆ خۆی نەئێوێرا بە ڕۆژوو بێ بە هەزار هەلاکەت ڕەمەزانی ئەگرت. ئەی باش چۆ خەڵک بۆ هەموو ڕۆژێ بە ڕۆژوو نابێ، چونکە ئەو چێژی ڕۆژووبوونی ئەزانی. ئەوی سەیرە بەلامەوە باشە موسڵمانان شەوان لە ماڵەوە چۆن شەو نوێژ ناکەن، ئەی بۆچی نایکەن، بۆ حتا بەیانی خەریک نابن. ئەو فرسەتە جوانیان هەیە، چونکە ئەو لێ مەنعکرا بوو کە تازە موسڵمان بوو نەی ئەزانی چۆن شەو نوێژەکانی جێبەجێکە. عەجایب و بەلایەوە کە خەڵکی موسڵمان شەوێ بۆ خۆی بخەوێ تا بەیانی و خەبەری نەبێت. عەجایب و بەلایەوە لە بازاڕ ڕایی زۆر سەیرە بەلایەوە بانگەیە خەڵک بەلای عەرەبانەکەی وەسەوە ناچێت بۆ نوێژەکەی. کورم خەڵک خوایەتی بەس مەجالێکی بێ بچێت بە مزگەوتە نوێژە بکە. ئەی وەڵڵا جاری وا بۆ لێرە چوومە تەهویلەر بۆی نوێژە بکەم بە جەماعەت لە مزگەوتێک. ئەی کەشی سەیرەکەم کابرا لە پەنای مزگەوتە عەرەبانەیەکی شڕەی پێیە، بانگەیە حەیە عەلە السەلاح حەیە لە ناڕۆ. ئەوە هۆکارەکەی چییە؟ ئەم جۆرە کە ئینسان عیبەکانی خۆی نابینێ، یان لە داخڵی کاتێکەوە داخڵی حبێک ئەبێ ئیتر ئاگای لێ نامێنێ، زۆر شت نابینێ، هەست چێژ وەرناگرێ. بۆیە زۆر کات معشوقەکان کە ئەگەن بە یەکتری عاشق و معشوقەکان چێژ لە یەکتری وەرناگرن، هیچ لەزەت لە یەکتر ناکە. یەک دنیا مەشاکل لێمە دروستەوە چونکە لەزەت لە یەکتر ناکە. ئەفەرمێ حەواس ظاهرەکان ئینسان لەدەست ئەدا، هەندێک جار لاشەی نەخۆش ئەکەوێ بەهۆی عیشقەوە، هەندێک جار دا ئەڕزێ بەهۆی عیشقەوە، هەندێک جار ئەسەن تەلەفە بێ ئەمرێ. ئەو چەند خەبەر و چەند داستان هەیە لەسەر ئەوەی کە کەسێک عاشق بوو مرد. جارێکیان ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە عەرەفاتە بوو، گەنجێکیان هێنا سێری کرد وشک بووەتەوە، پێست و ئێسقانی ماوە. فەرمووی ئەمە بۆچی وای لێ هاتووە؟ وتیان وەڵڵاهی ئەمە بەهی العشق، بۆ خۆی عاشق بوو ئەوە حاڵی ئەو هەیە. ئینجا ابن عباس دەستی بەرز کرد وتی خۆی پەنا ئەگرم بە تۆ، پەنا ئەگرم بە تۆ بە عیشق، لە عیشق پەنا ئەگرم بە تۆ لە داوی عیشق. ئەڵ فەرمووی هەتا وەکو ئێوارە و ڕۆژە لە عەرەفاتە هەر هاوارێک کرد خۆی پەنا ئەگرم بە تۆ لە نەخۆشی عیشق. هەشتەم دانە ئەفەرمێ زانای پایەبەرز ئیمام ابن القەیم ئەفەرمێ کەسێک کە تووشی عیشق بێت زیادە ڕەوی لە خۆشەویستیە ئەکا، هەتا وای لێ معشوقەکە بەسەر دڵیا زاڵە بێ، ئیتر خەیاڵی هەموو کاتێ ئەویتیایە، زمانی ئەوی لەسەر زمانە، فکری هەمیشە لەوەیە، قەت لە ذهن و خاتری و حتا خەوەکان هەموو بەهۆ بەوە ئەبینێ. ئەفەرمێ سبحان الله هەموو ئەو قووەتە حەیوانی و نەفسانیە کە لە ئینسانە هەیە، هەر هەمووی قووەتە عەقڵیەکەی ئینسان ئەفەوتێنێ.
دەی ئەنواع جۆری ئافات لە دڵ و ڕۆحی ئەم ئینسانە دروست ئەبێ کە زۆر زەحمەتە دەوا کرێ و عیلاج کرێ و زۆرێک لە صفات و کردەوەکانی خۆی لە دەست ئەدا مەبەستەکان و ئامانجەکانی لە ژیانە ناپێکێ هەمووی تێکەچێ بەسەر یەکە اینجا زۆر کاتی ژوای لێ کە عیلاج بۆ ئەم کەسە دەست ناکرد لەوە ئەچێ سەرەتای ئەم عیشقەکە باسی ئەکەم سەهل بێ ناوەڕاستەکەشی بریتی بێت لە هەموو غەم و مەشغوڵی قەلب ئەخیرەکەشی بریتی بێت لە کوشتن و لە نەمان ئەگەر عنایەتی خوا فریای کەسێک نەکەوێت لە دای عیشق زۆر بە زەحمەت دەرەچێت بۆیە خوا جەل جەلالوهو لە قورئانەکە باسی زیناکە ئەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا نزیک مەکەونەوە بەخوا بۆ عیشقش ئاوایە نزیک مەکەوە چونکە سەرەتاکەی کۆنتڕۆڵکردنی خۆتی تایە طەبیعیە بەلاتۆ بەڵام کاتێ زەمن بەسەریان ڕۆژ وردەوردە ئیتر تۆ زۆر شت لە دەست ئەدەی هەموو غەمێکی زۆر گەورە داگیرتەکە تەسەوورەکەن کە کەسی عاشق بۆ حەزەکە زۆر بخێ تەنها بۆ ئەوەی خەو بە معشوقەکەەوە ببین حتا حەزەکە زۆر بخەوێ هەتاوەکو معشوقەکەی ببین کەسی عاشق بۆ نان ناخوات تەسەوورەکەن قەلەقی لە ئینسانە نانی ئینسان کەمەکاتەوە تەسەوورەکەن قەلەقی لە ئینسان تووشی وەسواسی ئەکات تووشی کەم خەوی ئەکات تووشی ئەنواع جۆری نەخۆشی بەهۆی قەلەقیەوە دروستە جا کێ هەیە بە قەدەری عاشق قەلق بێت و ژیانی تاڵ بێت ئەمە هەشت زەرەری زۆر گەورە بوون کە زانای پایەبەرز باسی کرد لە بابەتی عیشق ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام خۆشەویستی حەڵاڵی بۆ ئێمە داناوە وە ڕێگەی حەڵاڵیشی بۆ ئێمە داناوە بەڵام ئینسان کە ئەچێتە سەر ئەم بابەتەی تر کە تووشی عیشقە بێ یەک کۆمەڵ ئەزراری گەورە ڕووی تێ ئەکا وە زۆرێک لە فەوائیدی ئینسانیەتی خۆی لە دەست ئەدا ئینسان خۆی گەورە زۆر بە گەورە و عەزیب دروستی کردو وەڵای ئێستا ئێمە سەیری نێرومێ ئەکەین سێرەکەین پیا و عەقڵی زۆر کارایە ئافرەتیش عەتفی زۆر کارایە طبعاً بە عەتف و بە عەقڵ بە هەردووکیانە ماڵ دروسە بێ خۆی گەورە بۆیە تەوزیعی کردو یعنی بیرکەرەوە ئەگەر مناڵێک 5-6 جار بگریە ئەوانە ئەو باوکار مێشکی تەحمل ناکە لەوەچێ مناڵەکە بەرزکا بکتێەوە عەرزە تەحمل نامێنێ ئەی ئافرەتەکە ئەگەری ئەم ژەڵێ وەی گیان کوڕی گیانی چی مێشکمان کەوت باشە بەلای ئەوە ئەو ئاوازە خۆشترین ئاواز بەڵام لای پیاوەکە زۆر زەحمەت یان جاری وا هەیە کە عەقڵ کار ئەکا سەرەکەی پیاوەکە لە ئیشێکە لە ماڵەوە هەرچی خێزانەکەی هاوە ئەو شتە با بکردن بۆ مناڵەکەمان پیاوەکە قبول ناکە چونکە عەقڵ کارایە لەوێ عەتف کارا نییە ئەم دوانە هەردووکیان متەکاملی کاری ماڵن وە لەم نێوانەشا خوا جەل جەلالوهو مەحەبەت و ڕەحمەتی داناوە ئەو خۆشەویستەی کە خوا دایناوە بە حەڵاڵ زۆر گەورەیە خۆ هەر یەکێک لە ئێمە لە کاتێکە عاشقەکان ئەبینین یان خۆمان عاشقە بین ئەزان زۆر سوودی لێ وەرەگرین بۆ بابەتی دینداریمان داهی تۆ ئەبینی جارێک ئەبینی کەسێکەوە عاشق بووە هەتا بەیانی خەوی لێ ناکەوێت باشە ئەگەر من لەگەڵ خۆیان ڕازگۆ بوومایە ئایا منیش وها نەبووم ئەم توانی بخۆم بۆ ئیسراحەتە دیارە خەرێک لە خۆشەویستی منە هەیە بەرامبەر بەخوا جەل جەلالوهو ئایا کەسێکە عاشق ئەبێ و نەخۆشەکەوێ ئەی باشە ئێمە لەبەر خاتی خۆ و لەبەر خوێندنەوەی قورئان هەندێک جار ئاەتی ئەوەندە کاریگەری لێکردین کەەوە نەخۆشمان بخە ئەزانن پیاوە گەورەکانی پێشینە زۆرێکن ئەوانەی کە حیاتیان ئەخوێنیتەوە لە بەردەم ئاەتێکە وەفاتیان کرد ئەوەی ئاەتێکی قورئانی پیرۆز ئەوەندەی کاریگەری لەسەردانان وەفاتیان کرد نەخۆش کەوتن ئەفەرمێ جاری وا هەبوو ئاەتێکیان ئەخوێندەوە نەخۆشە کەوتن چەند ڕۆژێک خەڵک ئەچوو بۆ سەردانیان چکە نەخۆش بوو بۆ چکە ڕۆحیان لەگەڵ خوایە ئەژیە ئەیانزانی چه محەبەتێکی گەورە لە ناخ و دڵیانە ئێمە خۆشەویستیمان بۆ پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم شتێک لە ناخی ئینسانە هەیە عەزیزانم بریتێ لە مەسائلی خۆشەویستی ئەبێت و خۆشەویستیت هەبێ ئەبێت و خۆشەویستەکەت بڵێ بۆیە سێرەکەی کەسێک کە ئەگەر پڕی نەکاتەوە بۆ خۆشەویستی خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەشتی بچووکەوە
پڕە بێت و جاری وای بە خۆشەویستی مناڵێکیەوە اینجا خوا عقوبە ئەدا بۆ مناڵی ئافرەتێ بە پیاوەکەی پیاوەکەی بە ئافرەتەکەی یان عشقێکی بەرەڵڵا کە سێر ئەەکەی لە نێوان کوڕ و کچێکە دروستە بێ هەمیشەش لەو نێوانەیەکیان زوڵم لەوی تریانەکە قەت نەبوو هەردووکیان سەلامت دەرچن بۆیە زۆرینەی کات لە مەسائلی عشقا سبحان الله لایەک عاشقە بێ وەکو ئیمامی ابن حەزم ئەفەرمێ لایەکیان عاشقە بێ لاکەی تری گوێ ناداتی بۆیە زۆرینەی کات دڵەکە تیرەکەی لێ دراوە چونکە ئەم دڵەکەی داوەتی ئەوش تیری لێدا سەرەتای عشق بەوە دەست پێ ئەکا ئەی کۆتاکەی بچی ئەی جیابوونەوەکەی چ گریانێ بە دوای خۆی ئەهێنە و چ هاوار و ناڵێک ئێوە گوێتان لە گۆرانی کوردی گرتووە هەمووی باسی عشق و بە یەکگەیشتن بە ناڕەحەتی و دزەکردن بۆ بە یەکتر گەیشتن و دوایش تۆران و لەیەکبوون و دوورکەوتنەوە و ئازار چێشتن لەو پێناوە گۆرانێک سێرەکەی 50 جاتیاڵێ مەڕۆ بۆسی چکە ڕۆشت تازە عشقەکەی ڕۆشت باشە یەکێکی تریان ئای غەریبم وەی غەریبم ملیۆنە جار غەریبم هەر غەریب بوو فەقیرە باشە ئەی سبحان الله بەخوا یانی من زۆر کات گوێ ئەگرم ئەوە لە گۆرانی کوردی بە زەیمێتەوە بە میلەتی کووردە یان گوێ لە ئەو شعرانە ئەگرم کە لە عەرەبیە لە عشقا نووسراون سێرەکەم دانەیەکیان نییە باسی جەماڵی عشقەکە هەمووی باسی ئازاری عشقەکە حتا ئێستا ئەوە گۆرانێکتان بینیەوە بڵێ ماشەڵڵا عشق زۆر خۆش بوو هەمووی ئەڵێ وەڵا ناڕەحەت بوو باشە دەی ئێمە هەمومان ئەمە ئەزانین کە بوو هەموو عوقەلا کۆکەرەوە ئەم حاڵەتە ئەزانن دەی باشە هەمومان کە ئەم حاڵەتە ئەزانین ئەی نابێ خۆمان بپارێزین ئەی نابێ پەیوەندیکەین بەخواوە جەل جەلاوە تا ئەمان پارێزێ وەکو ئیمامی ابن القەیم ئەفەرمێ مادام لە قسەی یوسفا خوای گەورە باسی لنصرف عنه السوء کرد ئەبێ زۆر پەیوەندی بەخواوە بکەین هەتاوەکو لە دای عشق ڕزگارمان بێ هەریکێک لە ئێمە پێویستی بەوەیە غەریزەی دڵی خۆی پڕکاتەوە ئەگەر ئەم غەریزەیەت بینی خۆت و خوا بە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە خۆشەویستی دینەکەی خوا پڕ کردەوە لە زۆر شت نەجاتە ئەبێ ئەگەر بەمە پڕت نەکردەوە بە نەخۆشی عشق تاقی ئەکرێتەوە ئەو کاتە زۆر بە ئەستەم و زەحمەت دەی دەرەچی کۆتا قسم لە خزمەتانە لەسەر عشق کە ئیمامی ابن القەیم ئەفەرمێ بەخوا ئەو کەسەی کە تووشی عشقە بێ وەکو کەسێک وایە کە خۆی بەدەستی خۆی عقوبەی خۆی بدە عەرەب شتێکیان وتووە وتویانە دەست سووتە بەڵام دەمت فوی کرد ئەگەر هەندێک پشکۆ لەسەر دەستە گەشتکەیتەوە فوی خۆت فوی لێ ئەکا بەڵام دەستی خۆت ئەسووتێ عشقیش بەو شێوازەیە دڵی خۆت هاواری ئەم عشقە ئەکا بەڵام لە بەرامبەرە دەست و لاشەی خۆت ئەڕزێنە و ئەسووتێن خوای گیان ئێمەی گوناهبار ئەمڕۆ لەبەر خاتری تۆ لەم دەرسا کۆبووینەوە بۆ ئەوەی کەلیماتێ بەرزکەینەوە بۆ تۆ یا ئیلاهی کەلیماتێک کە لای تۆ قبول بێ و لێمان قبولکەی خوای گیان ئێمە بە دڵی خۆمان هاتوێنتە ناو دەرسێکەوە کە دەرسی ئاسایشی ڕۆحە ئەمانەوێ بە دوای ئاسایشی ڕۆحا وێڵ بین دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئاسایش بۆ ناخ و دڵ و دەروون و ڕۆحمان بنێرە خوای ئاسایش بۆ ماڵەکانمان بنێرە بۆ نیشتیمانمان بنێرە بۆ وڵاتمان بنێرە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بنێرە خوای گیان ئێمە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە گوناهێ بە ئاشکرا کردومانە داوای عەفو لێ ئەکەین گوناهێ بە پەنهان کردومانە خوایە داوای عەفوت لێ ئەکەین گوناهێ نەمان زانیوە کردومانە خوایە لێمان ببورە گوناهێ زانیومانەوە کردومانە خوایە لێمان ببورە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیانمان ببورە هەر کەس مافێکی لەسەرمانە لە گوناهی ببورە یا ربی خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەڵێنەوە لە گوناهی گەنجانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین هەرچی چاکەیەک هەیە لەم دنیا پێمان عەتاکە هەرچی خراپەیەک هەیە پەنامان بدە یا رب العالمین خوایە تۆ خۆت دڵمان ڕاکێشە بۆ لای خۆت
نێوچەوانمان بگرە بۆ خەیر بمان بە بەرەو لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە لوتفی خۆت ئەو ڕۆژەی بە لیقای تۆ شادەبینەوە یا ئیلاهی لەو کەسانمان مەگەڕە کە سەریان نزم ئەکەن و نەوی ئەکەن لە بەردەم تۆ یا ڕەب العالەمین سەرمان بەرزکە لە بەردەم خۆتە یا ئەکرەم الئەکرەمین خوایە خۆت ئەزانی ئەگەر چی گوناهمان زۆر بێ ئەگەر چی عیبەمان زۆر بێ تۆ خۆت ئەزانی دڵمان پڕە لە خۆشەویستی تۆ یا ڕەب العالەمین تو گەورەی خۆت هەڵەیە کەم و کوڕێ بەسەرمانە تێپەڕی و عەفومان کە بمان بەخشە یا ڕەب العالەمین بەزەیی بەسەرمانە بارێنە یا ئەکرەم الئەکرەمین لێمان مەگرە یا ئەکرەم الئەکرەمین گوناهەکانمان بۆ بگۆڕە بە چاکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە بەخوا ئێمە هەر هەمومان ئەمانەوێ کەسانێک بین کە عاشقی تۆ بین لەگەڵ تۆیە بژین دڵمان پڕ بێ لە مەحەبەتی تۆ خوایە کرچ و کاڵێکمان لە مەحەبەتی تۆیە هەیە بۆمان پڕکەرەوە یا ڕەب العالەمین دڵمان پڕکە لە مەحەبەتی خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەم کەلیماتانەی کەوتمان هەمومان لێ قبوڵکە یا ڕەب العالەمین ئەو بەڕێزانەی گوێیان لێگرتین خوایە هەمویان لێ قبوڵکە یا ئەکرەم الئەکرەمین خوایە بە نووری ئەم کتێب و کەلیماتانەی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەمومان لە ساحەی مەحشەرا بەسەری بەرزەوە یا ئیلاهی عەفووکە و حەشرکە یا ڕەب العالەمین خوایە لەم مانگی مەولود و کۆتایی مانگی مەولودە ئەمانەوێ سەڵات و سەلامی هەڵەبجەیانە بۆ دیداری پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم بنێرین و ئەڵێن خوایە بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە پەروەردگارە بە ئەندازی گەڵای وەریوی ئەمساڵ بە ئەندازی نمەی بارانی ئەمساڵ پەروەردگارە بە ئەندازی هەناسەی مەخلوقاتت بە ئەندازەی قورسایی عەرشت بە ئەندازەی کەلیماتی خۆت یا ئیلاهی پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ئەندازی هەموو ئەوەی کە ئێمە ئەیزانین و نایزانین یا ڕەب العالەمین بە ئەندازی گەورەی علمت صلاة و سلام بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەنێرین خوایە صلاة و سلامی ئێمەی پێ بگەێنە سڵاوی ئێمەی هەر هەموو پێ بگەێنە یەک نەومان لە خزمەتیا بێنە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت بە بەزەیی خۆت هەموو ئەم کەلیمات و ئەم دوعانەمان لێ قبوڵکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناه من الشيء وجبوره خواه الأمان قبولك يا رب